بدعة ئایا بدعە زیادکردنە لە دیندا یا داهێنانیشتی تازەیە لە دیندا بۆچی چوونە سەر قەبران و مەول و ئەم شتە سادانە ئەوەندە گەورە ئەکرێتە حەدی کوشتنی بەرامبەر و تەکفیرکردنی ئایا بدعە هەر خۆی لە خۆیدا داخستنی عەقڵی موسڵمان و کوشتنی ڕوحی داهێنان نێتیایدا بینەرمان بدعە زاراوەیەکی ئاینی و بەمانای هەر شتێکی زیادکراو دێت لەسەر ئەو دەقە سەرەتایانەی کە ئاینەکە هێناونی چ لەلایەنی بیر و باوەڕەوە بێت یان لەلایەنی سروتەکانی پەرستنەوە بێت لە هەموو ئاینە ئیبراهیمیەکانی وەکو جوولەکە و مەسیحی و ئیسلام پرسی بدعە هەمیشە زەق کراوەتەوە و بەتوندی باس کراوە و کەسانی بدعەچی یان زەندیق یان هەرتەقە هەمیشە ڕوبەڕووی سزای توند و قرس بوونەتەوە تەنانەت زۆر جاریش سزاکان گەیشتونەتە مردن لە ئیسلامدا بەگشتی و لە مەنهەجی سەلەفیدا بەتایبەتی پرسی بدعە زۆر بە قورسی وەرگیراوە هەموو ئەو پرسەش لە گوتەیەکی پێغمبەرە و سەرچاوە دەگرێت کە گوایە وتوویەتی هەموو تازە باوێک بدعەیە و هەموو بدعەیەک گومڕاییە و هەموو گومڕاییەکیش لە ئاگردا دەسووتێت لەم سەردەمەدا کە ئیدی زانست و معریفە گەیشتۆتە ئاستێکی زۆر باڵا و داهێنانە بەردەوامەکان ژیانی مرۆڤایەتیان بە تەواوی گۆڕیوە کەچی ئێستاش لە دنیای ئیسلامدا بە ناوی بدعەوە هەرچی ژیانی تاک و کۆمەلگای موسڵمانانە تەس کراوەتەوە نەک تەنیا لە بوارەکانی فەلسەفە و زانستدا بەڵکو و تەنانەت لە بواری خوێندنەوەی ئاین بە شێوەیەک کە لەگەڵ ئەم سەردەمەدا بگونجێت لێرەوە دەپرسین جیاوازی چییە لە نێوان بدعە و ئیبداع واتە داهێناندا ئایا هەر خوێندنەوەیەک لەگەڵ تێگەیشتنی باو نەگونجێت دەکرێت ناوی بدعەی لەسەردا بنرێت ئایا ناوەڕۆکی ئاین گرنگە یان ئەو ڕێ و ڕسم و ڕواڵەتانەی ڕۆژانە خەڵک پیادەی دەکات پاشان ئایا جوانی بەخشین بە ئاین لە ڕێگەی بۆنە و ڕێ و ڕسمەکانەوە چ گرفتێکی تێدایە لەم ماوەیەدا بەتایبەتی لە فترەی مەولودا مەسەلەی بدعە و بدعەچێتی و تا حەدی تەکفیر لەسەر بڵێن لە ناو شەقامی ئیسلامیا ئەو ڕۆژێنرێ حەزەکەم بەڕێزت جارێ باسێکی تعریفێکی کورتی بدعە بکەین دوای پرسیارەکانی ترم بکەم ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئەوەی کەوا لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دابهێنرێت پێچەوانەی قورئان و فەرموودە و ئیجماع بێت ئەوە بدعەیەکی مەذمومەیە بەڵام ئەوەی کە موافق بێ لەگەڵ قورئان و سنەت و ئیجماعدا واتە نەهی لێ نەکرابێ ئەوە بدعەی مەحموودەیە بدعەی مەذمومە و مەحموودە چی یعنی چ معنایەکەگەن مەحموودە ئەوەی سیارەیەک دابێنی یا لە دینە مەسەلەن با بڵێن جۆرێک لە شێوازی دینداری بدعە دوو بەشە بدعەی چاک و بدعەی خراپ طبعا لحديثك بيغمبر صلى الله عليه وسلم ورجيداوة من سن في الإسلام سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها هركز شتيك دابهنه كشتك تشاك به خلق بشونيا بروا خيرج بو خويا نسري اوانيشي بدواي او ايكن لقلوا خيريان بو نسري خير بو ام يكمش كداي هنا ونسري وبرانبري اويج ومن سن في الإسلام سنة سيئة فله وزرها ووزر من عمل بها هركز شتيكي خراب دابهنه لا خوي تاوان باربي وبلدواي اوي جواني كبدواي اوان دين اوا جاء امل يرى كواته حد لسر فرمودكي في غنص كراوه بدوبش وامام عمر رضا ورحمتي خويل به طبعا تراويح لسر دمي في غنص بجماعه نبوه كاتج امام عمر كويان اكاته وبجماعات دعايات ديتا مزقوتك فرمي نعمه البدعه هذه بس ما مساب برزت بيتواني ام قسيه دەرگا ئەکاتەوە بۆ کۆمەڵێک کشتی تر دوایی بۆ نمونە بڵین لە مەولودا و لە دوای ئەوە لە تەسەوفا و تا ئەڕواتە ئەو شوێنانەی کە لەگەڵ عەقڵی سەلەفا بەلایانی کەمەوە نەخوات بۆ معنایی کە دەرگاکانی داق یا دەرگاکانی ئەو فەرمودانە ئەو دەقانەی کە هەیە ئەو حکومانێکی وا فراوانی ئەکا کە زۆر شتی تری تیا جێبێتەوە غەیری ئەوەی کە بڵین عەقڵی سەلەفی مەبەستێتی پێتوانی ئەوە دەوری زۆرە بێت خۆی مامۆستایان هەموو لەم سەردەما من ئەتوانم ئەوە بسەلوێنم کە سەلەفی و غەیری سەلەفی ئەهلی تەسەوف و سەلەفی هەمووی بدعەکە بمبورە مەبەستم سەلەفی ئەم سەلەفیانەی ئەمڕۆ نییە ینی سەلەفی وەکو بەڕێزت فەرمووت سەلەفی ئومەت کە ئەوەی کە بنامای مەذهەبی ئەهلی سونە و جەماعەی داناوە بەڵێ هەمووی لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵانێک شت داهێنراوە کە خەیری تیا بووە بۆ نمونە جەمعی قورئان ئەگەر ئەڵێن بیدعە نیە و حەزەتی ئەبوو بەکری سیدیق کە ئیمامی عومەر ڕەضا ڕەحمەتی خوای لێ پێی فەرموو
فەرمووی با قورآن جەمع بکەین فەرمووی كيف أفعل شيئا لم يفعله رسول الله چۆن شتێک بکەم پێغەمبەری خوا نەیکردووە قال هو والله خير فەرمووی خەیری تایە کەواتە بدعەیەکی چاکە لە سەردەمی ئیمامی عومەرەوە بوو جەماعەت دانرا لە ئیمامی عوسمان لە سەردەمی ئەوە خەلیفە عوسمان دانرا بانگێک زیاد کرا لە جومعە کە ئێستاش لە عالەمە ئەکرێ من ئەتوانم ئەوە بڵێم ئەگەر مەجالم پێ بدەیت ئێستا لە جیهانە ئەم مۆزوعەکە گەورە کراوە خۆیشیان ئەیکەن بەڵام بەو شتانەی کە خۆیان بەدڵیانە بە بیدعی نازانن بۆ نمونە ماوەیەک لەمەوە بەرهەڵایەکی گەورە لە سعودیە دروست بوو لەسەر ئەوەی کە یادی هەفتەی محەممەدی کوڕ عەبدولوەهاب کرایەوە سەیری جەریدە و ڕۆژنامە و ئەنتەرنێت بکە کۆمەڵە زۆر ڕەخنە حتى لە مەلاکانی خوان بوون بە دوو بەشۆ سەلەفی چۆن یادی محەممەدی کوڕی عەبدوڵڵا دروست نییە یادی محەممەدی کوڕی عەبدولوەهاب دروستە ئەوانی ژووتیان ئێمە لەبەرەوەی بیناسن خەڵکینێکی لەسەر و هەجبەیەکی لەسەر و خەڵک بیناسێ ئەوە ئەی بۆ ئەم یادە یەک هەفتە یادی کرا بەینی لەسەر کرا سیمیناری لەسەر کرا کۆنگرەی لەسەر کرا لە مزگەوتەکانە باسە کرا بەس مامۆس ئەو یادێکی دینی نییە یادێکی طبیعی ینی وەکو یادی بڵین کۆنگرێ کۆنفرانسێک بۆ ناسینی خەڵک بەس پێتوانێ مەسەرەن مەولود بۆتە یادێکی دینی زیادکردن لەسەر دین بەو شێوەیە بەڵێ خۆی زیادکردن لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام شتێکە مامۆستا عەبدولکەریمی مدەڕیزە فەرمێ لە تعریفی بدعە لە کتێبی نامەی هوشیار لە لاپەڕە 202 ئەفەرمێ ئەو شتەی کەوا زیاد بێ يعني لقرآن وسنة إجماع مخالف بيبوانا مخالف بي بيتشواني أو دوستي جواز أو مخالف لقل زيادة جواز مخالف بيد لقل قرآن والسنة وإجماع ما مصاعب فرمي أو شيء أو بدعيكي سيئة مثلا بون مناشتي كنهي ليكراوا كسيقلم سردما بون مناد ياد كردنوي مردو بون منا مثلا كبيغان صلى الله عليه وسلم فرمي لسرود سياسي روجو تجديد تعزية دروسنية كسيك بهني أو للرويس لو برسيارة ليه ما كان بو للروجي دوشم للروجي دوانزي ربيع على بيانصم وفاتي كردوا يادي أو ناكن أو يادي لدايق بنا كيكنوا يبرا أويان نهي لسرنية ياد كردنوكا بس أمان نهي لسره يعني بيتواي أما مخالفة لقل نصوصه بالله بس أما يتريان زياد كردن أميان بالله أميان كعلماء فرميانا وريان قرتوا لقرآن ولا فرمودي بيان صلى قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرح ما سبا من بمسر فراوان تر بابلين تصوف وك فلسفة وك سلوكيش هردو معناك بيتوان نية زياد كردنيك بالزور لا يعني هو مخالف بيه بنصوص أو ذكرانا أو هالبرينانا أصلي تصوف لا أصل إيمانه باش أتوانا من أنقص بسلمانم بفرمودي صحيحي بخاري ومسلم آخر ما بس من لو أصلا يكبرز دفرمي أو تفاصيلي كدواي دروس به مثلا تنانت سلفي كانوا عن ليبي بلند صوفي نابع تنانت لقصر قبرستاني مسلمانان يجبن يجري يعني كافرة بكرتي كلا قبرستاني مسلمانان نجري وي أما دوبشة قرن بي هر دوبشة كينا كم يا كم يعني أويك خوا أفرمي قد أفلح من زكاها أوي تزكية نفسي بكاسر كوتوها شون تزكية كي تفصيلاتك لتصوفات شون تزكية كي مثلا بخوندني قرآن جو قرتن لقرآن فكر كردن لمردن يا ذكري إخوة هو ابن قيم إجباس يقال القرآن فرمي ألا بذكر الله تطمئن القلوب ما بس ما ابن قيم خوي سلفي بلا ابن قيم يجلك تبقى الروح بس يك يقلوانا مثلا طريق الهجرتين هذا زوري بس بلا لا أفرمي لا بينصب كحزت جبرائيل ها ولا إسلامي بورون كردوا بشوازي برسيار ولام بوي خلقك زيادة تبقى يك لوانا مقامي إحساني بورون كردوا الإحسان وأن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك واللب تصوف بس ما مسألة بيت أصلك أو تصوفي كدوي أي بينين وقف السفاش هل حلاجو بو ابن عربي بو بلين الشيخ عثماني نقشبندي لك نخومان بو شيخاني الطريق وأبتها أصلك بالله هو أصله بنماي تصوف أما بدعيك نخير هو أصله بنماي آيني بيروزي إسلامه ناوروكي إسلامه بو أوي جيشتن بخواي تبارك وتعالى شون عبادتي بس ما مسألة بعد التصوف أبني أنت أنا درجة لأصولي إسلاميش بو أنا حلاتش أنا الحق أنا من أهوى ومن أهوى أنا خوي أوا بابتيكا أجر إما بتشينا ناوروكي أوا من نتوانم بنمونية جوجرون بكموا ابن العربي لكاتيكا لشونيكا وستاوا مثلا بونمونا الله خوي إيوا ولا جير بي منها خلقك اللي تيناكا رجمي كان بلام دوايك هل يدنو أو شوينا ألطوني واتيا يعني يويك إيوا بخواي خوتان لقرآن شاهاتو هي نفسه هواي خوي بخواي خوي دان شونيا كبه إيوا هي باروبول بخواي خوي دان شونيا كبه تكفيري بدعتش نكتك تكفيري على أبي بكوش تتر
بێشک لێ فتواکان یەکێک وەلەوانە تونڕە بوو و زانایانی سەردەمی خۆشی وەڵامیان داوەتەوە و بە بەڵگەی قورئان و فەرمودەی پێغەمبەری صلی الله عليه وسلم وەڵام دراوەتەوە و هەنتا قسەشی هەیە پێچەوانەی قسەی خۆی لە کتێبی اقتضاء والصراط المستقيم ابن تەیمیە لە کۆبوونەوە بۆ مەولودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەنێتی خۆی خەیری دەسەکەوێ کابرا زۆر باش هەر خۆی ئەوەڵێ لەبەرەوە گرفتی ئەمڕۆ بریتە لەم مەسائلی تونڕەویە خەڵک تەکفیرکردن خەڵک ناردن بۆ جەهەنەم بەهەشت و جەهەنەم لە لای ئێمە نییە ئای خوای تەبارەک و تەعالا ئێمە هەمووان عەبدی خوین کەس نازانێت کێ لە کەس کێ موسڵمانترە. بۆچی لە مێژووی ئیسلامدا لە ڕێگەی چەمکی بیدعەوە هەوڵ دراوە ڕۆحی داهێنان و خوێندنەوەی نوێ بۆ ئاین و ژیانی کۆمەڵایەتی بەرتەسک بکرێتەوە؟ ئایا ئاین ترسی هەیە لەو تێگەشتنە تازانەی کە بەهۆی کاریگەربوون بە سەردەم و پێشکەوتنەوە دێنە ئاراوە؟ جیاوازی نێوان سۆفی و سەلەفیەکان سەبارەت بە چەمکی بیدعا چییە؟ ئەم شێوازە لە عەقڵ کە هەموو شتێک بە بیدعا بزانێ هەموو قسەیەک لە دەرەوەی دەقەکانە بە کفر و بە ئیرتیداد بزانێ ئەسڵێکی هەیە لە دینایە هەر ئەم جۆرێکە لە بیرتەسچی لە کۆمەڵە کەسانێکە دەرەکەێت ئەوەی کە هەندێک خەڵک و بەڕێزەکانی وەکو فکرەی سەلەفیەت زیاتر دەست لەسەر ئەم بابەتانە داهێن و باس لە بیدعاکەن بەداخەوە خۆیان لە ژیانیانە بیدعای زۆر هەیە ئەو شتانەی کە ئەو بۆ من بە بیدعەیە زانێ بۆ خەڵکێکی کە بە بیدعەیە زانێ ئەگەر تەماشای بکەین لە ژیانیانە زۆر بە وردی بەدیەکرێت. ئەمە حەدیثێکمانەیە فەرمێ من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد. يعني هەر شتێک دابهێنرێ لە دینی ئێمە و مادام ما ليس منه لە دینا نەبێ ئێخۆ ئەو بابەتانەی کە ئێمە و نەک ئێمە زانایانی پێش ئێمە دایانهێناوە لە دینایە شتێک لە دینا دابهێنرێ و لە دینا نەبێ ما ليس منه واتە ئەگەر لە دینا نەبوو ئەوە ئەبێ بە بیدعای گومڕایی ئەی ئەگەر لە دینا بوو لە چوارچێوەی ئەتوانێت جێ بکەیتەوە ئەو کار ناکرێ هەندێک لەو وەک چی وەک مەسەڵەن حەلاج وەک ئیبن عەرەبی وەک حلول وەک ئەو شتانە لە دینا ئەو شتانە بەو شێوەیە کە ئەمان قسەی لەسەر ئەکەن جیاوازە تەویلەکان لە جێگەیەک بۆ جێگەیەکی کە جیاوازە بەڵام بۆ نمونە ئەوەڵێ مەولونامە بیدعەیە ئەو ئەڵێ تەسبیحات بیدعەیە ئەو ئەڵێ کۆمەڵێ لەو بابەتانەی کە ئەوان خەڵکی لەسەر توشتی جوزئیاتیش بێ خەڵکی پێ لەسەر کافر و مشریک و لە دین دەرەکەن ئەڵێ کول و بیدعەتین ضەلالە خۆی مشکلەکە لێرایە ئەوان لە لەفظی کولەکە بەباشی تێنەگەشتووە یا نایەوێت تێبگە ئەگینا ئێمە دەقی ئاەتمانێ خوای تەعالا فەرموێ وەکولە سەفینەتین غەصبا لە مەسئلەی داگیرکردن و کەشتیەکەی حەزەتی خضر و باشە وەکولە سەفینەتین غەصبا خۆ لە قورئانە باسی کول هاتووە بەڵام لێرە مفەسیرینە فەرموون قەستی ئەم کولە ما من عام إلا وقد خصص وەکو ئوسوڵیەکانە فەرموون كل سفينة صالحة ئەگینا هەر کولێک بە معنى گشتی بێ ئەمە تەفسیرێکی هەڵەیە وەکو ئوسوڵیەکانە فەرموون ما من عام إلا وقد خصص ئێستا لە فەرمودەی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم فەرمووە كلكم مسؤول وكلكم مسؤول عن رعيته هەموو یەکێ لە ئێوە مەسئولە و هەموو یەکێ لە ئێوەش بەرپرسە لە مەسئولیەت و ڕەعیەتەکە و شوانەیەتەکەی خۆیان ئەی باشە خۆ مناڵ مەسئول نییە ئەی خۆ شێت مەسئول نییە وانە ئەمانە پێیان ناوترێ ئەهلی تەکلیف باش ئەی خۆ لەفزەکە بە کولی شاتووە فەرمیوە كلكم راع وكلكم مسؤول عن رعيته سەر بابەتێکتر بیدعە و ئیبداع تۆ پێتوانێ ئێمە بڵین لە عالەمی ئیسلامە تواز لەم مێژووە بچووکەی ئێستای خۆمان بێنە بەگشتی لە مێژوو ئیسلامە لە نێوان بیدعە و ئیبداع ئەوەنە نزیک کراوەتەوە تەنانەت ڕوحی ئیبداعیش لە ئینسانی مسلمانە کوژراوە ئێمە لە ماوەی 1400 ساڵە ئیبداعێکمان نییە مەسەڵەن فەلسەفە بە جۆرێک لە جۆرەکان تەفسیر تەرجەمە کراوە خراوەتە سەر زمانی عەرەبی ئەویش تەکفیر کراوە تەنانەت ئەو عەلمانە جوستیان لە ئیلما ئیبداعکەن دیسان ئەوانیش بە سوچی سیر کراون حتا مەسەڵەن ئیبن تەیمیە لەبارەی کیمیاوە لەبارەی ئەو عوڵومە طەبیعیانە زۆربەی عولەماکان بە سووک سەیریەکەن پێتوانێ ئەم عەقلیەتە بیدعەتچیە هەر ئیبداعیشی کوشتووە لەناو عەقلی مسلمانە داهێنانێک ئیبداعێک کە پێچەوانە نەبێ لەگەڵ دەقە سەریحەکانی ئاینی پیرۆزی ئیسلامە وەکو کیتاب و سونە وەکو ئیجماع وەکو ئەم بابەتانە ئەمە ڕێگە نەگیراوە نا بەعەکسەوە سەلەفیەکان
مەولونامە بە بیدعە زانێ بەڵام بۆ بیدعە بێ یعنی تۆ چوار پیامبری خوا صلی الله علیه و سلم زۆر تەلەڤیزیۆنیشی دانا نابوو پیامبری خوا داوای زەکاتی پیامبری خوا داوای زەکاتی نەکرد بۆ تەلەڤیزیۆن ئەوە بیدعەیە داوای زەکاتی نەکرد بۆ تەلەڤیزیۆن و هاوارکە بڵێ ئەگەر زەکات و هاوکاری ئێوە نەبێت تەلەڤیزیۆنەکەمان داخرێ خۆی ئەمە بیدعەیە کە زەکاتی هەژار و قوتی فەقیر و هەژارەکان و خەڵکی مستحقی وڵات داوا بکەی بۆ کەناڵێک بۆ ئیعلام ڕاک ئێمە لە تاریخە وەکو عەرزم کردی مەسەڵەن هەموو ئیبداعێکمان کردوتە بیدعە هەموو داهێنانێک لە فەلسەفەیە لە تەنانەت زۆر لە عولەمای سەلەف تەنانەت کەسێک وەکو ئیبن حەنبەل حارسی محاسبی کە هیچێکە لە عولەما گەورەکانی ئیسلام نایڵە کەس سەردانی بکە لەبەر خەریکی علم الکەلام بکە علم الکەلام دیفاع بۆ لە دین پێت وانێ ئەم عەقڵێتە ڕۆحی دینی کوشتو ئەسڵەن ڕۆحی ئیبداعی لە موسڵمانیشا کوشتووە تەنانەت تا ئێستاش موسڵمان ناتوانێت یەک دەرزێک دروست کاک دەرسی من قەناعەتم وایە هەموو ئەوانەی کە عولەمایان و زانایان کاتی خۆی لە قەدیمە ئەگەر چ فەلسەفەیەکی وەکو جۆرێک لەو فەلسەفەی یۆنانیەکان بوو بێ یا هەندێک لەو عیلمانە بوو بێ وەکو عیلمی کەلام کە وترابێتەوە هەندێک لە زانایان قسەیان لەسەر کرد بێت و ڕێگەیان گرت بێت لەو جۆرە ئیبداع و داهێنانانە ئەمانە جۆرێک لە فکرەیەکی فەلسەفەی خارج لە ئیسلامی تیا بووە ئەینا داهێنان و ئیبداعێک کە زانایەک لە زانایانەکان لە هەر سەردەمێکە داهێنابێ پێچەوانە نەبوو بێ لەگەڵ قورئان و سونەتە ڕێگەی لێ نەگیراوە من ئەوە ئەرز دەکەم فەرقی غەزالی کە سۆفیە لەگەڵ ئیبن حەنبەلا چێکە ئێمە بە سەلەفی سێریەکەین ئەویش تەکفیری فەلسەفاکە یا لەگەڵ ئیبن تەیمیە ئەویش تەکفیری فەلاسیفاکە یعنی بۆ ئێمە بچووکی بکەینەوە لە سەلەفیەکانی ئەم سەردەمە و سۆفیەکانی ئەم سەردەمە لە تاریخا سۆفیەکانیش وەک سەلەفیەکان زۆر شتیان تەحریم کرد من ئەمەوێ واقعی بم لەگەڵ تا ئێستەشی لەگەڵا بێ نەک لە تاریخا ئێستش لە ناو مەدرسەی سۆفیەکانە خەڵکی وا هەیە جگە لە سۆفی کەسی تری پێ قبول نییە ئەمەش من پێم مەذمومە وەکو ئەو فکرە سەلەفیەتەم پێ مەردوودە کە جگە لە سەلەفیەتی پێ قبول نییە ئەو فکرە سۆفیانەشم پێ مەردوودە کە جگە لە سۆفی کەسی تری پێ قبول عەقڵێتی بیدعە یعنی ئەوەی کە غیری خۆی پێ بە بیدعە بێ هەر عەقڵێتەش تیرۆریش بەرهەم دێنێ بۆ چونکە کە تۆ کابرا بیدعەتی یعنی دەریەکە لە چوارچێوەی ئەو دینەی کە خۆت ئیمانی پێ کە دەرەکرد یعنی خوێنشیوت حەڵال کردوت پێت وانییە هەتا ئێستا مەسەڵەن سەلەفەکان سۆفیەکان هەر بە موسڵمان نازانن وانە خۆی چڕکردنەوەی ئەم بابەتە وەکو بابەتی بیدعە هەر بە هەمان شێوەکو جەنابتەڵەی کردنی بە دین تۆ بڵێ وەڵا كل بدعة ضلالة ئەم ضلالەش وكل ضلالة في النار مەبەستی قەستی پێی وابێ کە هەموو بیدعە و هەموو داهێنانێ جیاواز لەوەی وەکو جەنابوت و مەولونامە پیاغەمبەر نەیکردووە و سەحابە نەیکردووە ئێستا بۆچی ئەگەر بیدعە بێ وەکو سەلەفیەکانی شەڵێن دەی مادام کە ئەوان نەیان کردوا بێتە گومڕاییە زۆر شتی کە بەرهەمێنەیە وەکو تیرۆر وەکو ڕەتکردنەوەی فکر و مەدرسە جیاوازەکان حتا ئەمنی قەومی وڵاتیشە خاتە خەتەرەوە. پەیوەندی نێوان واقعی کۆمەڵایەتی و ئاین چۆنە؟ بۆچی خۆ دووبارەکردنەوە و کۆپیکردنی تێگەشتنی سەلەف بۆ ئاین و ژیان و شارستانیت لە ئیسلامدا بۆ تەڕەوتی زاڵ و هەموو دەرچوونێک لێی وەک بیدعە و گومڕایی لێک دراوەتەوە؟ ئایا هۆکاری چەق بەستنی شارستانیەتی ئیسلامی هەر ئەمە نییە؟ هەموو ئاینێک کێت پامێکە وەحدێکە پامێکە دوای ئەوە ئەم پامە لە دەستگایەکی دینیا خۆی بینێتەوە ئەم دەستگا دینیە دوای عقیدەیەکی ڕسمێکاتە عقیدەی خۆی خوێندنەوەیەک لە دەرەوە ئەم خوێندنەوە هەمووی بە هەرتەقە بە مانە لاتینەکەی بە بیدعە بە مانە ئیسلامیەکەی دەرەکەوێت یعنی ئەم بڵین ئەم هەرتەقەیە ئەم بیدعەیە پێت وایە لە هەموو مێژۆکانە هەمان سونەتە هیچ ئاینێک دابڕاو نییە لە سروشتی کۆمەڵایەتی و ئابووری و لەو مەرجع ڕۆشنبیریەی ئەو ژینگە دیاری کراوەی کە لێەوەی هەڵتۆقی بۆیە دەبینین ئاینی ئیسلام لەگەڵ ڕۆحە ڕۆژەڵاتگەریەکەدا توانیوێتی بمێنێتەوە و نمایانی سەلەفیزمیش لە خۆیدا بکات لە تێکستەکانیش نێتە دەرەوە و هەموو ڕۆحێکی ڕیفۆرمیش لە خۆیدا بکوژە و بیتوێنێتەوە و تەنانەت خودی ئەو ڕیفۆرمش کە بە درێژایی قۆناغبەندیە مێژوویەکە لە ناو دینی ئیسلامدا هاتووەتە پێشەوە ڕیفۆرمێک بووە بۆ وەستاندنی جوڵانەوە و پێشکەوتن و هزری ڕۆشنگەری تاکی ڕۆژەڵاتی بەڵام لێرەدا بەهۆی پەیامەکەم بگا
بەڵام ئەم حاڵەتە لەبەر ئەوەی ئاینی ئیسلام هەڵهێنجراوی ڕۆژەڵاتە و ئاینی مەسیح هەڵهێنجراوی خۆر ئاوانیە دەبینین لە دوای دەسەدە ئەم ئاینە دەدرێتە لە تقریبا 1500 1600 1700 و ئەخیریش ئەنجا ئەتوانن مەسیحی تێپەڕن مێژوا شتەکە بووە ئێستا ئەو تێیپەڕاندوە یعنی تۆ پێ دوای ئیسلام ناتوانێت تێیپەڕێنێ بەڵێ من پێم وایە ئیسلام ناتوانێت ئەو گۆڕانکاریە چونکە تەماشاکە تەماشای کەلتوری ئیسلامیکە کۆمەڵێ بنەمای چەسپاو هەن لە ناو ئاینی ئیسلامدا ئەم بنەما چەسپاوانە بەردەوام هەموو ڕۆحێکی نوێگەری دەکوژن تۆ هەر تەماشای لە ئەحمەدی حەمبەلەوە دەست پێ بکە 1855 زایانی کە مردووە تا ئەو کاتە دەبینی حاڵەتەکە بە شێوەیەکی تیۆری بنەمای سەلەفی تا ئەستا کۆمەڵگە ئیسلامی کۆمەلگا مسلمان نشینەکان تا ئەستا نەیانتوانیوە دەرچن بێنە ناو مێژووی مۆدێرنەوە کاتێک هەنگیان نابۆ مۆدێرنە لەوە تی ئەپڕن کە تۆ باسیەکەی بە معنایەک ئیبداع و دروستکردن و تطويري مفاهيم دينية كان نابت بدعة بلكو بيتا حقيقتي شيء دروس أو تيدا من دم يبكو مال بنماي ناو خوي لنا خدي كلتوري إسلامي دا ولا ناو خدي بيامي إسلامي دا ولا ناو خدي برانسيبا كان يعني إسلام دا فلسفي إسلامي دا وتيروانيني فلسفي إسلام بو موجودة دم يبكو شان زانياريك بلم كوادك ك أو بنماياني كنماياني روحي روشنجيري وبيشكوتي خوازي وأم سردمن كخويلة دیموکراسیەت و لیبرالیدا دەبینێتەوە لە ناو پانتاییەکانی دانیشتوانی مسلمان نشیندا شوێنی نابێتەوە کۆمەڵی هۆکارە هۆکاری یەکەمیان پەیوەندیدارە بەوەی کە خودی فەلسەفەی ئیسلامی ئاینێکی تاک خوداییە لە ناو مەسیحیەت ئەو قۆناغی تێپەڕاندووە نەخێر ئێستا مەسیحیەت سیانەیە ئەم تاک خوداییەی خستووەتە قاڵ بە ڕاستەقینەکەی خۆیەوە کە دەستگاکان کە تۆ باست کرد دەستگاکانی لێداماڵیەوە و بە دەستور لێکی جیان کردووەتەوە و ئێستا ئەو ئەقڵی کە خۆراوا دەجوڵێنێ عقلێکی گریکی و ڕۆمانیە عقلێکی گریکی و ڕۆمانیە و فەلسفەی گریکی و ڕۆمانی تاوی پێدراوە هیچ بیرمەندود و سەرێک و هیچ مەدرسەیەکی گەورەی بواری کۆمەڵاتی سایکۆلۆژی سیاسی نییە لە خۆر ئاوادا فەلسفەی گریکی و ڕۆمانی من لێر ئەمە باس لەوە بکەم بدعە یا معنای هەرتەقە با بڵین کە بە عەرەبی ئەکرێت هەرتەقە سنەتی هەموو دینەکە هەموو دینێک یا هەموو دەستگایکی دینی دەرەوەی خۆی بە بدعە چی ئەزانێ لە ئیسلامیش هەمان سنت نییە فەرق چیە سنەتی هەموو دینێک بەو جۆرە نییە چونکە لە هیچ ئەدیانێکی تردا پەیامێکمان پێ نییە بڵێ لە دوای ئێمە پێغەمبەرێکی دیکە نایە گۆڕانکاریەکی دیکە نایە سەردەمێکی دیکە نایەتە پێشەوە لەبەرەوە چەمکی بیدعە لە ئیسلامدا زۆرترین پێداگیری لەسەر دەکرێت چونکە هەموو کارکتەرێکی نوێ کە دێتە پێشەوە هەر لە بنەماوە ئەم کارکتەرە بڕاوەتەوە و نەفی کراوە تۆ پێت وتراوە مێژووی پێش خۆت ڕەفز کراوە و مێژووی دوای خۆشت ڕەفزت و بنەمایەکی سەلەفیزم هاتوونە دەرەوە خاڵی دەستپێکردنت هەیە تەماشاکە قۆناغ بە قۆناغ هەر لە با بڵێن بە شێوەیەکی تیۆری کە ئەم حاڵەتە پراکتیک لە ئەحمەدی کوڕی حەمبەلەوە دواتر لە ئیبن تەیمیەوە 1320ەکان بەو جۆرە هەر حاڵەتەکە تیۆریە دواتر محەممەدی کوڕی عەبدولوەهاب لە سەردەمە نوێیەدا کە ئیتر جەنگی کولتورەکانە جەنگی ئایدۆلۆژیەکانە و ململانە سیاسیەکان دنیای ئیمپریالیزمی تێکەڵ بووە دەبینین ئیسلام کێشەکەی ئەوەیە دنیای ڕۆژەڵات ئەم جۆرە بیرکردنەوە تیۆریەی ئیبن تەیمیە لە سەردەمی محەممەدی کوڕی عەبدولوەهابدا خۆر ئاوا و هێزی ئیمپریالیزمی خۆر ئاوا دەیجۆڵێنێ و دەیخاتە بواری پراکتیکیەوە تەماشاکە لە لیمچە دوورگەی عەرەبدا دەخرێتە بواری پراکتیکیەوە کە ئیخوان دێتە پێشەوە درێژکراوەی و بنەما و پرەنسیپانن دەیکاتە هێزێکی گلۆباڵی و ڕەنگدانەوەشی لە ڕۆژەڵاتی ناوەڕاستداکە بەم شێوەیە بکەم سەلەفیەت ئەو دینە ئەرسۆزۆکسەیە کە خۆی بە حەقیقەتی ڕەها ئەزانن تا کە حەقیقەت پێتوانێت سەلەفیەت کاتێک لە داعەشا نمایانە بێ بە زۆری لە ئەخیرە پێتوانێت ینی سەلەفیەت ئێستا ئەلانی مەرجی خۆی کرد پێتوانێت لەمە دووە ئەو عەقڵەتەی تر نەمێنێت نەخێر خۆ گرفتی سەلەفیزم لە دروستبوونی سەدان ڕێکخراوی پەرگیر و تونڕەودا نییە گرفتی سەلەفیزم لە جوڵانەوە و لە هۆشیاری و لە ڕۆحی ملی خەڵکی ڕۆژەڵاتی ناوەڕاستدایە ئێمە زۆر هێزی گەورەی سیکولارزی مەزنمان هەیە عەبدولفەتاح سیسی کە دژایەتی گەورەی ئیخوان موسلیمین دەکا تێڕوانینێکی سەلەفیانەی هەیە بۆ ژیان تێڕوانینێکی سەلەفیانەی هەیە و زوو لە کۆبوونەوەکاندا هەڵدەسێ و دەستنوێژ دەگرێت و پەیامێکی بڵێ دنیایەکی ساختە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەجوڵێنێ ئەم دنیا ساختە
برەو پێدان و بە پراکتیککردنی هێزی سەلەفیزمە کە خۆراوا لە پشتوێتی ئەوەی کە پێی دەڵێن سەلەفیزم کە دژایەتی بیدعەکە بۆ خۆی بریتە لە گەورەترین بیدعی خۆراوە. گرفتەکە لێرەدایە گرفتەکە سەرەکەکە بۆەوەی بر کورتتر پەیامەکەم بگەێنم هێزە ڕیفۆرم خوازەکانی دنیای ئیسلام کە ئەوانە بۆ نمونە کاتێک کە وەهابیەت وەکو جوڵانەوە یەکسەر هەڵدەدا دژ بە بیدعە بۆ ڕەتکردنەوەی هەموو ئەو خورافات و بیدعی 500 حکمی عوسمانی لە کیشوەری عەرەبیدا چاندبووی کاتێ ئەم پەیامەدێ بۆ خۆی گەورەترین بیدعە و لادانە لە تێگەیشتنی ئەسڵی پەیامی ئیسلامی. پەیامی ئیسلامی وەکو ئاینێکی ڕۆحی وەک ئاینێکی عیرفانی تۆ تەماشاکە هەموو ئەو کەسانێکی قسەیان لەسەر ڕۆح و عیرفان و قسەیان لەسەر هزر و بیرکردنەوە کردووە لە دنیای ئیسلامدا ڕوبەڕووی کوشتن و گیران و هەڵواسین و ناوزڕاندن بوونەتەوە. لەبەرەوە ئیشکردن لە دنیای ئیسلامدا ئەوەی کە قاڵبی ڕیفۆرمی بە باڵادا بڕاوە بۆ خۆی بریتە لە بیدعەکە بریتی بووە لە دەستکەلای سیاسیەکانی دەوروبەر هەر لە سەردەمی ئومەویەکانەوە. سەلەفیزم لە ئێستادا دەستکەلایەکی گەورەی خۆراوە. ئەمڕۆ ئیسلامۆگە و ئاینەی کە لە ڕواڵەتدا خۆی پیادە دەکات بە تایبەتی لای سەلەفیەکان بۆتە لەمپەرێکی گەورە لە بەردەم گونجاندنی ئاین لەگەڵ ژیانی سەردەمدا. هەر ئەم تێڕوانینە تەقلیدیەش بۆ ئاین دوازار سەری کێشاوە بۆ سەرهەڵدانی گروپە توندڕەوەکان و دواتریش سەرهەڵدانی تیرۆر.